بريس رامي عبد الرحمن ريفبري روانجها سوريا ما في مروفان كباش هيداري روشا سوريا روانجها وجي باويكي بيلاني روشا هندور سوريا دي شوبينا جالي جاران لفر او ميفاني مية روشا سوريا بيقومان بارفديكي جبر كوزانيرين هور ينيو هنا لسر روشا سوريا نهاجي لكوفنتري لبريطانيا جلمه بريس رامي جالي سباس جاري كدن فيري ام نقاشا روشا سوريا بكين دوري كيفتنا بين هسده وحكومتا فاغويس يا شامي هاتنا كيرين قالوا تدبيني افريكافنا بنجك دمكينه يانجي بنامايوان يدور موضع هي نعم هي طيبة لكم نأمل أن يكون بەڵێ سڵاوتان لێبێت هیوادارین ئەو دوو ڕێکەوتنی درێژخایان بن و تەنیا وەکو باڵێن هێورکێرەوەیەک نەبن و هیوادارین ڕێکەوتنەکان بە شێوەیەک درێژخایان و گشتگیر بن کە هەردوو لە سوودی لێ ببینن و ببن بە ڕێکەوتنێک کە کۆتایی بە وێرانکاری بێنن یا کۆتایی بە هیوای ئەو کەسانەش بهێنن کە دەیانویست هەندێک گروپی سەربازی بە تایبەتی کە قینەیان لە دڵدا بوو لە ناوچەکەدا ڕێکەوتنێکی زۆر باشە بۆ هەردوو گەڕێک بە تایبەتی بۆ کوردان و بۆ خەڵکی سووریا بە گشتی گرنگە پەیامێکی ڕوونواشکرەیە بەوەی کە تاکو ئێستاش سەرباری کوشتن هیوایەک ماوە بەوەی کە سووریا بۆ هەموو سووریایەکان بێ. والبريس رامي هالبطا فريكفنا بسرپرشكا امريكا وفرنسا تكرم تايبتي امريكا باندوريا هي تزانيجي كواتا بسرپرشكا امريكا وشافدريا دمار كفتن تكرن هيفيل سيرفر كفنا بكوري كفنا كدور موضوع كون كريتي با بندن بين بيجي كرن لسر عردي هو نريد لفترة بعيدة ئێمە دەمانەوێت بۆ ماوەیەکی دوور و درێژ بێت و هەر بەو هیوایەشین شتێکی کاتی نەبێت ئەگەر تورکیا دوور بکەوێتەوە ئەگەر تورکیا لەوە دوور بکەوێتەوە کە جیاوازی و ڕکابەری لە نێوان پێکاتەکان دروست بکا بە تایبەتی لە حەمزات و ئەم زۆرە گروپە قینە لە دڵانە کە لە بەرامبەر کورد قینە لە دڵن لە ناوچەکەدا بێگومان ڕێکەوتنەکەی زۆر باش و درێژخایەن دەبێەوە دەبێتە بەرمەبنای ڕێکەوتنێکی دیکە بە تایبەتی لە ناوچەکان ڕۆژهەڵەتی فرات ئەوەی کە لە گەڕەکی شێخ مەخسوود و ئەشرەفیە ڕوویدا شتێکی ڕوون و ئاشکرای هێزەکان شاونەتەوە هێزە سەربازیەکان بە ئاراستەی ڕۆژهەڵەتی فرات هێزەکانی ئاسایشی نێوخۆیی لەو ناوچەیە لەو دووگەڕەکە دەمێنەوە لە ژێر ناوی ئاسایشی گشتی دواتر وەزارەتی ناوخۆ کە سەر بە قەسەد بێ دێنە پێشەوە سەر بە بەڕێوەبەرایەتی خۆسەر بێ بەڵام بەشێک لە هێز ئەمنیەکانی دیمەشق دەمێنەوە پەیامی من ئەوەیە ڕێکەوتنەکە زۆر باشە ڕێکەوتنەکە دەکرێت درێژخایەن بێت بەڵام لە هەمان کادا واژووکردنی ئەم ڕێکەوتنە نابێت بە شێوازێک بێت کە خێرا بکرێ بۆ ئەوەی هەندێک شت پەردەپۆش بکرێ بە تایبەتی کۆمەڵ کوژیەکان لە بەرامبەر عەلەویەکان وەکو ڕێکەوتنە دەبێت کە لە نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع کرا و دوای ئەوە ببێتە هۆکارێک بۆ پەردەپۆشکردنی کۆمەڵ کوژەکانی کەناراوەکانی سووریا و دواتریش ڕاگەیەنراوی دەستوری هاتە پێشەوە حکوومەتیان پێکێنا بۆ ئەوەی هەم ئەو شتانە پەردەپۆش بکەن و ڕێکەوتنەکە ڕزگار بکەن کە لە نێوان هەردوولادا هەیە دەبێ ئەم ڕێکەوتنەی ئەمڕۆ کراوە لە بەرژەوەندی خەڵکی سووریا بێ و پێویستە هەر زوو و دەست بەجێ کۆمەڵ کوژەکان لە هەموو خاکی سووریا بە تایبەتی لە کەناراوەکان بوەستێنرێن و لە هەمان کادا دەبێت دەست لە برسیکردنی خەڵکی کەناراوەکانی سووریا هەڵبگیرن ئەوان لە ناوچەکان بل بريس رامي بحثي روشا ساحلي دبرين كناراويين سوريا كوبيتريوان علوينا تدبيجي داج كومال كوجيان بيت هالجتن كواتا كومال كوجيات كرنجل و كومال كوجيا علويان للساحل السوري بردام دكي حتى انها وكي بر برسيارة كي ودكي وزارة الدفاع وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ بەرپرسیارن لەو بابەتە ئەوان گوتیان ئەبوو هەمشەیە گوتیان حەمزاتە بەڵام ئەوەی ڕوویدا لە نزیک بانیاس لە گوندێکی نزیک بانیاس ئەو بۆکە دوو ئەندامی سەر بە وەزارەتی بەرگری 6 کەسیان کوشت لە یەک خێزان لە نێوانیان منداڵ هەبووە بینیمانەکە منداڵێکی بەستە زمانی بێتاوان بە شێوازە کوژراوە ئەو منداڵێکە کوژراوە هیچ تاوانێکی نەبووە تەنانەت
پارەی ئەوەی نەبووە پشتێنێکی بۆ بکڕن لە ناوقەدی بەستن دەبێ ئەم بابەتە واز لەوە بێنن کە چێ ڕزگارکەرە و چێ بڕیاردەرە و ئەم زۆر بابەتانە ئەوەی سەرکەوتووە گەلی سووریا نە جەماعەتەکەی کەواتە بەڕێز ڕامی ئەمریکاژی جارێکە دەم بەحسێ چەکدارên بیانی dikir ku di nava rêveberiyan haya Sûriyê de bi mucahidên muhacir têne binavkirin hejmarekê gelekî wan di nava artişa Sûriyê de ye heta têgotin bûne generalê mezin û berpisyarên serbazî xayên rêvebirina dewleta Sûriyê Amerîka dibêje mercemê serekî bu teamülkirin digel şemê derkirina ekcarekî weke wan pênase kirî terîristan e di nava Sûriyê de kewata gel û wê çarenivîsê wan çi lê bêt hikûmeta Sûrî dikare tiştekî wisa bike لا نهائيا نەخێر بە هیچ شێوەیەک حکوومەتی سووریا ناتوانێت کارێکی لەو شێوەیە بکات ئەگەر بتوانێت کارێکی لەو شێوەیە بکات دووچاری ئەوە دەبێتەوە کە لە نێوخۆی سووریا زموزۆڵێکی بەرهەڵستی دروست بێت جگەلەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوای ئەوەی کردووە کە دەیان هەزار کەس ئەمانە بە هەزاران کەسن ڕەنگە 15,000 بن 20,000 بن 25,000 بن ژمارەکە بەڕوونی دیان نییە بەڵام دڵنیاین کە زیاتر 25,000 کەس لەو ناوچەیەدا هەن ئەمانە چۆن لە سووریا دەمێنەوە و چێ مافی ئەوەی پێداون کە سەرکردایەتی سووریا مافی پێدانی پاسپۆرتی سووری بەو کەسانە بدات لە کاتێکدا ئەوان چەندە دەڵێن ئەوانە شەڕیان لەگەڵ ئێمەدا کردووە لە کاتێکدا پێویستە ئەگەر بەو شێوازە بێ دەبێتەوە بچی پاسپۆرت بە گروپە چەکدارەکانی دیکەش بدەیت تۆ دەبێت بە داعشی بدەیت تۆ دەبێت بە پاکەکەشی بدەیت ئەگەر ئەمە پێوەەر بێت ئەوەی ئێستا پێویستەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مەرجی داناوە دەبێت خەڵکی بیانی بنەدەرەوە ولی کەواتایکە پرسام یاداوی ئەو بە هەکێجارێکە دن زەڤرینە باکووری ڕۆژهەڵاتە سووریێ ئەنیا سیاسیا سەدێک و مەسەدە ڕێڤەبەری ئەنجومەنە نیشتیمانیا ئەنجومەنە سووریا دموکراتیک دەبێژە بتو ئەوەیەکی دەستورینهای سووریا قبول ناکەین و حکوومەتە قوهاتکە دانین حکوومەتە دەمکیژی تعبیری خواستین گەلێ سووری ناکە ئەم پابەندی ناڤەڕووکە و بڕیارێن وێ نابین ددەمێکە دارێکەفنا سەدێ و وحكومات شامها كاتا قالوا ابدو بركيه ابدو شوازي تعامل كينوي راوشي برفكي بابا تبحثي 25,000 تشكدارين بياني كركاي كرامي افا هجمارك قال لك زوره تزاني بارا بتريشان قال لك تندن قال لك بحثي فتوحاتات كان بحثي جهادات كان بحثي حتى ضاويه كان ابدا راوشا سوريا برفكي بابا قالوا مرفشيت في سربتشني كراوشا سوريا لسايا فان داران ببيت ئێمە هیواخوازین کە بارودۆخەکە باشتر بێت بۆی کە سووریا بۆ سووریەکان بێت بۆ هیچ کەسێکی دیکە نەبێت ئەو کەسەی کە جیهادی کردووە و خود دەیەوێت جیهاد بکە بابگەڕێتەوە وڵاتەکەی خۆی بەڵام بابەتی سووریا یاخود بێ پلانی جیهادێکی دیکەی لە سووریا هەبێت بێگومان دەوڵەت بۆ شێوازە دروست ناکرێت تۆ دەوڵەت دروست دەکەی کۆمەڵێ و گروپچەکدا دروست ناکەی ولی رامي عبد الرحمن ربيبري روانجا سوريا ما في مروفان لبريطانيا قال ما بقال سباس كاك رامي